وەزارەتی دادی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند گرێبەستی ئەلکترۆنی نایاساییە و پێویستە پێداچوونەوەی پێدا بکرێت. لە دوای نزیکەی مانگێک لە دەستگیرکردنی ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی ئەمڕۆ ئازاد کرا. کۆمسیۆنی باڵای مافەکانی مرۆڤی عێراق ڕایگەیاند هەردوو حکوومەتی هەرێم و عێراق ئاستەنگ بۆ گەڕانەوەی ئاوارەکان بۆ سەرماڵ و حاڵی خۆیان دروست دەکەن. سڵاوتان لەبێت، گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان لە شار پرێسەوە پێشکەشەکە. لە دوای نزیکەی مانگێک لە دەستگیرکردنی ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی ئازاد کرا و گەڕایەوە سەرکارەکەی خۆی. غازی کەرکووکی ئەندامی سەرکردایەتی کە نزیکەی مانگێک بوو لەلایەن حیزبەکەیەوە دەستگیر کرابوو ئەمڕۆ ئازاد کرا و دەچێتەوە سەرکارەکەی خۆی. سەرچاوەیەکی نزیک لە غازی کەرکووکی بە شارپرێسی ڕاگەیاند. دوای ئەوەی لێکۆڵینەوە لە کەیسەکەی کراوە دەرکەوتووە تۆمەتەکان ناڕاست و هەڵبەستراو بوون، بۆیە ئێستا ئازاد کراوە. ئەو سەرچاوەیە ئاماژەی بۆ ئەوەش کرد لە ئێستادا غازی کەرکووکی گەڕاوەتەوە ماڵەوە و پێشیان ڕاگەیاندووە کە هەمان پۆستی جارانی وەرگرتووەتەوە و دەچێتەوە سەرکارەکەی. لە حوتی ئەم مانگە هێزێکی یەکێتی غازی کەرکووکی ئەندامی سەرکردایەتی دەستگیر کرد کە بەپێی زانیاریەکان لەو کاتەدا لە سەردان پێدانانی دوو کەس دەستگیر کرا کە گوایان ئەوبراوپلانی ژەهر خواردکردنی بەرپرسێکی باڵای ئەمنی حیزبەکەی داڕشتووە. وەزارەتی دادی حکوومەتی هەرێم ڕایگەیاند گرێبەستی ئەلکترۆنی نایاساییە و پێویستە پێداچوونەوەی تێدا بکرێت. لە نووسراوێکدا کە ئاراستەی وەزارەتی ناوخۆی کردووە، وەزارەتی دادی حکوومەتی هەرێم ئاماژەی بۆ ئەوە کردووە گرێبەستی ئەلکترۆنی کڕینی و فرۆشتنی ئۆتۆمبیل پێچەوانەی یاسای هاتوچۆی ژمارە 86 ساڵی 2004 هەموار کراوە. هەر لە نووسراوەکەدا وەزارەتی داد ئاماژەی بۆ ئەوە کردووە لە گوێرەی گرێبەستی ئەلکترۆنی هیچ ڕۆڵێک بۆ بریکارنامە ناهێڵێت و ئەمەش پێچەوانەی یاسایە. وەزارەتی داد داواشی لە وەزارەتی ناوخۆ کردووە بەپێی یاسا پێداچوونەوە بە ڕێنمایی گرێبەستی ئەلکترۆنی بکەن. لە ماوەی ڕابردوودا وەزارەتی ناوخۆ بڕیاریدا کە بۆ کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل پێویستە گرێبەستی ئەلکترۆنی بکەن کە بۆ هەر گرێبەستێک بڕی $100 وەردەگیرێت. هێزەکانی سووریای دیموکرات ڕایانگەیاند لە ڕوبەڕووبوونەوەکانیان لەگەڵ داعش لە حەسەکە تا ئێستا 17 شەڕڤانیان شەهید بوون. لە ڕاگەنراوێکدا هێزەکانی سووریای دیموکرات هەستە ئاماژەی بۆ ئەوە کردووە لە دوای هێرشا تیرۆریستەکەی داعش بۆ سەر زیندانی حەسەکە لە 20 کانونی دووەمەوە شەڕڤانەکانیان بە توندی ڕوبەڕووی داعش بوونەتەوە لە ئەنجامیشدا تاوەکو ئێستا 17 شەڕڤان و ئەندامی هێزەکانی ناوخۆ و خۆبەخشانی دەستگا خزمەتگوزاریەکان شەهید بوون. ئەسەدە و تووشێتی هەر بەهۆی هێرشەکانی داعشەوە 23 هاوڕێ و کاسبکاری مەدەنی بریندار بوون. لە دوێنەوە هێرشی داعش بۆ سەر حەسەکە و بەتایبەت زیندانی غوێران دەستی پێکردووە. لە سەرەتای هێرشەکەدا ژمارەیەک زیندانی داعش لە زیندانەکە هەڵاتن، بەڵام هەرزوو هێزەکانی هەسەدا دەستگیرکردنەوەیانی ڕاگەیاند. مقتەدا سەدر ڕایگەیاند عێراق ڕەشەی دوژمنانی لەسەر و کەسانێکیش لە ناوخۆ ترس بڵاو دەکەنەوە. لە ڕاگەیاندراوێکدا مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر ڕایگەیاند دوژمن بانگەشەی هێرش دەکات و کەسانێکیش لە ناوخۆ بەو هێرشانە ترس بڵاو دەکەنەوە و یارمەتی دوژمنان دەدەن. ئەوەش قابلی قبول نییە. مقتەدا سەدر باسی لەوەش کردووە کەتیبەکانی سەرایە سەلام و هێزەکانیان شانبەشانی سوپای عێراق لەو پەڕی ئامادەباشیدان بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر مەترسیەک بکرێتە سەر عێراق. ڕێبەری ڕەوتی سەدر جەختیشی کردوێتەوە کە نابێت هێرشی دوژمنان ویستی گەلی عێراق بۆ ئەنجامدانی چاکسازی و پێکێنانی حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی پەک بخات. کۆمسیۆنی باڵای مافەکانی مرۆڤی عێراق ڕایگەیاند هەردوو حکوومەتی هەرێم و عێراق ئاستەنگ بۆ گەڕانەوەی ئاوارەکان بۆ سەرماڵ و حاڵی خۆیان دروست دەکەن. لە ڕاگەیاندراوێکدا عەلی بەیاتی وتەبێژی کۆمسیۆنی باڵای مافەکانی مرۆڤ لە عێراق ڕایگەیاندووە پرسی کۆتایی هێنان بە دۆسیە ئاوارەکان تەنیا دروشمێکە و لە کاتی پێکێنانی حکوومەت و هاوپەیمانیەتیە سیاسیەکاندا باز دەکرێت. بە وتەی بەیاتی لە دۆسیە ئاوارەکاندا حکوومەتی هەرێمی کوردستان لە دەرەوەی ویستی حکوومەتی فیدڕاڵی هەڵسوکەوت دەکات. هەر بۆیە بۆ داواکاری و داخستنی کەمپەکان هیچ بەدەمەواتنێکی نییە. ئاماژەی بۆ ئەوەش کردووە حکوومەتی عێراقیش نەیتوانیوە کەشێکی گونجاو بۆ گێڕانەوەی ئاوارەکان بۆ سەر ماڵ و حاڵی خۆیان بگونجێنێت. بەیاتی ڕوونیشی کردوێتەوە بە گوێرەی داتا نێودەوڵەتیەکان هێشتا 1,198,000 کەس لە ژێرناوی ئاوارەدا لە عێراقدا ماون و ئاوارەکانی هەرێمی کوردستان لە سلێمانی هەولێر و دهۆک نزیکەی 650,000 کەس دەبن. خواتان لەگەڵ بێت.